من زیاتر لە 100 عائلە خواردنم دروست کردەوە بە بێ پارە فەقیر بووە هەژار بووە لە شاری کەرکووک و سنووری کەرکووک و چەمچەماڵەوە ئەمڕۆ هاتینە بەشداری ئیسیفاڵی شێفەکانی کوردستانمان کرد وەڵاهی زۆر گرنگە ئێمە بەڕاستی ئەم ئیسیفاڵە ئێمە شێفەکان یەکە ناسین یعنی بەڕاستی ئاشنابین بە یەکتری و دواتریش بەڕاستی لێرانە ئەگەر هەموو ساڵێ ئەم ئیسیفاڵانە بکرێ بەڕاستی نەوەکانمان ئەم گەنجانە کە دێن سەردانی ئێراکەن یعنی کۆمەڵی خواردنە ناسن کۆمەڵێ بەڕاستی خواردن لە ناو کۆمەلگای کوردەواری ئێمە مردووە بەڕاستی وادارم ئێمە شێفەکان زوونی بکەینەوە خواردنانە زوونی بکەینەوە بە گەنجەکانی ئاشنای بکەینەوە کە خواردنی کوردەواری لە ناو کوردی خۆمان چەند یعنی بەڕاستی چەند نرخیەیە چەند ئەزمموی هەیە خواردنی کوردی بەڕاستی سە ناو کۆمەلگای خۆمانە بەڕاستی هەنێ خواردن هەیە سراوەتەوە وەکو قەرەخەرمان وەکو برنجی کوردی وەکو ساوەر وەکو کەڵەشێری کوردی وەکو مریشی کوردی یعنی بەڕاستی شتی کوردی زۆر کەمووە لەناو ئێمەی کوردەواریە وە گەنجەکان ئێمەش کە ئیسە لەم سەردەما پێ ئەگەن بەڕاستی کە گەورە ئەبن خواردنیشی وان ناخۆن ئەو گەنجانە هەتاکوم تااقەتێک و هێزێکیانە بێ ساردی و بیپسی و پسچیت و نازام هەنیشتی بێمانە هیوادارم ڕێز عایلەکان ئەو مناڵانە ئاشناکەن بە خواردنی کوردی بە گۆشتی بەرق بە شتی فیتامینی شتێک ئەم شتێک بێ گەنجەکانمان بەڕاستی سوود لەو خواردنانە وەرگن یعنی بەڕاستی ئێمە داواکەین لە حکوومەت هەرێمی کوردستان هەموو ساڵێ ئەم ئیسیفاڵانە سازکەن بۆمان ببێت بوونی هەبێ لەبەر ئەوەی زیاتر ئێمە ئاشنا ئابین بە یەکتری بەناسینی شێفەکان و خەڵک زیاتر ئێمە ناسێ و هیوادارشم هەست شێفێ خواردن دروستەکە شتێ دروستەکە پاکوتەمیسی بخاتە پێش کارەکانی بە پاکوتەمیسی خواردن پێشکەشکا بە خەڵک و یەکێکیش فەقیر بوو هەژار بوو خواردنێکی دروست کرد با پارەی لێوە نەگرێ بەبێ پارە بچێ خواردن دروستکە من زیاتر لە 100 عائلە خواردنم دروست کردەوە بەبێ پارە فەقیر بووە هەژار بووە مناڵی مردوویان خێزانی مردو خواردنم کردو تۆ بەبێ بەرامبەر پارەم وەرنەگردووە پارەم وەرنەگردووە بۆ خوا چوومە خۆبەخشی کردمە ئینسان ئەبێ تۆزێک شتێکش بۆ قیامەتکە نەک بۆ دنیا شێف دەگوترێت تاموچێژی خواردن پێوەستە بە دڵخۆشی شێفەکەەوە تا چەند ڕاستە بەڵێ ئێستا من خۆم کە خواردن دروستەکەم یعنی بە زەوقۆ دروستیەکەمەوە بەڕاستی زۆر زەوقم لە ئیشەکەی یعنی زۆر زەوقم لە کارەکەیە خواردنەکە دروستەکەم کە دواتر خواردنەکە دروستەکەم چکم خۆم زەوقم لەسەر ئیشەکەی خواردنەکەم زۆر خۆش دەرەچێ تام و لەزەتێکی خۆی هەیە بەڕاستی ئینسان کە لە هەش بوارە ئیشی کرد بێتاقەتی بە بێتاقەتی ئیشی لێ نەکە بەوە ئیشی لێ بکە بە زەوق و جۆش خۆشەوە ئیشی لێ بکە بەڵێ بە زەوقەوە ئیش لە هەست کارێ بکەی ئیشتەکە جوانە بێ بۆیە هەنێک کەسێ ئیساکەش بوونەتە شێف بەڕاستی ناوخۆیان ناوە شێف ئەبێ بە ڕویان خۆش بێ لەگەڵ خەڵکا بێت تەعاملیان خۆش بێ لەگەڵ خەڵکا کە خەڵکاتە مەطعەمەکەیان ناتە شوێنەکان ڕویان خۆش بێ پێشوازی لە خەڵک بکەن ئەما بێتە مای ئەوەی کەوا تۆ خۆشەویستیت پێشکەش کردو شێف چ جیاوازیەکە لە نێوان خواردنی شارەکاندا جیاوازی زۆرە ئیستاکە خواردنی کەرکووک بەڕاستی خواردنیەکی زۆر خۆش و بەناوبانگە خواردنەکانی خۆشە سلێمانی هەماشیەوە هەولێر تا دەرەجێتر هەچکەی عنم هەچ ناوچەیە کەس مەحافەزێ یانم خواردنەکانیان ئەگۆڕێ ئیستا هەولێر زۆر حەزی بە خواردنی کەلوپێ و خواردنی نەواشف و ئەمانەیە بەس کەرکووک برنج و فاسولیا و گۆشتی مریشک و کەباب و ئەمانەیە سلێمانی سەر هەماشەوە زیاتر حەزیان بە کەباب و برنج و فاسولیا و گۆشت و ئەمانەیە بەس بەڕاستی کەرکووک هەموو خواردنەکە خوا زۆر قەنەعەتیان هەیە بە خواردن ئەگەر ببێ ئەخۆن نەبێ ناخۆن کۆمەڵگەی کوردی خۆمان حەزیان لە گۆشتەوە بەتایبەت گۆشتی سوور دەوترێت لە کاتی کوڵاندا نابێ خوێ تێ بکرێ بۆی کە گۆشتەکەس گیر نەبێتەوە تۆ لێرەوە ڕێنمایی چییە بۆ کوڵانی گۆشت من هەست کەسێک گۆشتی سووری لێنا ئەگەرە گۆشتە سوورە بیکاتە ناو مەنزڵی ئاوە بە ساردی هەنێک خوێ لێدات هەتاکوم ئەو بۆن و خوێناوی دابەزێت دواتر بە دوو ئاوسی ئاو بیشۆ خوێ لێ بدات هەڵی کزێنێ خوێکی کەم نە خوێکی زۆر ئەگەر خوێکی زۆری لێدەی جیڕە بێ گۆشتەکە خوێکی کەمی لێدا هەتا جوان هەڵە کزێ بۆ پیازە و بۆ بەهاراتەوە هەڵە کزێ کە هەڵکزا زیانزانی گۆشتەکە بنەگرێ ئاوی بۆ بکوڵێ ناوەکە کوڵ ئاوی تێکە و ئاگرەکەی بۆ کسکە با بکوڵێ ئیتر جیر نابێت لە خلالی 25 دقیقە بۆ 24 دقیقە و گۆشت ئاکوڕی